ئەم پرۆگرامە بۆ پرسیارەت دەست پێ دەکەین کە ئایا تا چەندە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هۆشیارن بەوەی کەوا سووتانی دەرەسان و پوش و پاوان ژینگەی کوردستان لەناو دەبات. دیارە کەسانێک هاتوون ئاگریان کردوتە لەم بانگخانە بەداخەوە حیفە زۆربەی بڕێکی زۆر لە دارەکان هاو بە شێوە سوتاون. ئەمە بانمەقانە، ئەمە تیمەکانی ئاگرکوژێنەوەیە. دەمێکی خەوا خەریک بوون شکر بۆخوا کۆنتترۆڵی ئاگرەکە کرا. بەداخەوە زۆرێک لە دارەکانی ئەم بانمەقانە سوتاون. سڵاوتان لێ بم کاتتان باش. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا زیاتر لە 1,300,000 دۆنم لە پوش و پاوان و دەرەسانەکان لە هەرێمی کوردستان سوتاون. دەمەوێت بپرسم هۆکارەکان چییە؟ بە دوای کەمپینی مەیسووتێنەی دەستەی ژینگە لەسەر ئەم پرسە دەکۆڵینەوە و دەمانوێت بزانین چارەسەریەکان چین. بەڕێژێ لە 130 بۆ 35 ئەو سووتانی لە چەند ساڵی ڕابردووشدا هەبووە بەهۆی بردوومەن و تۆبارانەکان ئێران و تورکیاوە بووە، بەڵام نزیکەی لە 160 ئەو ڕووبەرە سەوز بۆتەوە ژیاوەتەوە لە ماوەی ئەو 10 ساڵەدا. لە چەند ڕۆژی ڕابردوودا فەرمانگەی هۆشیاری و ڕاگەیاندن لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی حکومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری فەرمانگەی میدیا و زانیاری هەڵمەتێکیان بە ناوی مەیسووتێنە ڕاگەیاند کە تایبەت بوو بە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بۆ ئەوەی نەبنە هۆکاری پەیدابوونی ئاگر. دوای گەڕان بە شوێن هۆکار و چارەسەریەکان بەرپرسانی ژینگە لەسەر ئەو بابەتە لەم پرۆگرامەدا دەدوێنم. ئەمانە دیمەنەکانی ئاگرکەوتنەوەی ساڵانی پێشووترە کە لە چەندی ناوچەی هەرێمی کوردستان ئاگری گەورە کەوتنەوە بۆ هۆی سووتان و لە ناوبردن. هەندێک لە ئاگرەکان لە ناوچە کوردیەکانی کەرکووکی داگیر کراودا بە مەبەست لە گەنمی جوتیاران بەردەدران. بە ناچاری ئەم ساڵ زووتر دەروێنەی دەغڵودان کرا. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین مەترسی سووتانی دارستان و پوش و پاوان زیاتر دەبن و زیانی کاریگەر بەرژینگەی کوردستان دەکەوێت کە زیانەکان بە ئاسانی قەرەبوو ناکرێنەوە. بۆیە گرنگە هاوڵاتیان بە هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ دارستانەکان بکەن. هاتوومەتە فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر لەگەڵ بەرپرسانی فڕۆکەوانی سەر بە وەزارەتی ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان ئەمانەوەی گەشتێکی دڵنیایی بۆ کۆمەڵێک ناوچە لە هەولێر و دەوروبەری بکەین. ڕۆژانە تیمەکانی فڕۆکەوانی لە پاڵ چەندین ئەرکدا ئەرکی چاودێری ناوچە جۆرە جۆرەکانیان گرتوتە ئەستۆی خۆیان. ئەیانەوێت دڵنیا ببنەوە کە ئایا هیچ جۆرە ئاگرێک هەیە یاخود نا کە پێی نەزانرابێت. لەبوونی هەر حاڵەتێکدا تیمە پەیوەندیدارەکانی دیکە ئاگدار دەکرێتەوە. تیمەکانی فڕۆکەوانیش تا قورسایی 300 لیتر ئاو دەتوانن هەڵبگرن و هۆکارێک بن بۆ ئاگربڕ یاخود کەمکردنەوەی زیانەکانی سووتان. لە دوای گەڕانەوەمان گفتوگوی زیاتر لەبارەی ڕۆڵی ئەوانەوە دەکەم. تو بتەوێت 100% ئاگیر بکوژێتەوە بە هێلیکۆپتەر شتێکی زۆر مستەحیل دەبیتن، چونکە ئێمە دەتوانین یارمەتی دەربین بە چ شێوەیەک. ئێمە ئەگەر هەندێک شوێن هەیە ئاگرەکان زۆر بەرزن، گەرمایەکان زۆر زیادە، یعنی توانای ئەوەی نییە کەسێک بتوانێت نزیک ئاگرەکە بی. ئێمە بە ئاو لەگەر تیمەکانی بەرگری شارستانی یارمەتیان دەدەین ئاگرەکە تۆزە خەفیف دەکەین، یان هەندێک جا بربەستێک دروست دەکەین پێش ئەوەی کو ئاگرەکە تەشەنە بکاتن. لە پێشەوە دەتوانین ئەزە داربی گیابی هەر نوع شتێکبی دەتوانین تەری بکەن ئاگرەکە تەشەنە ناکە. دوای لە مرحلەی دوام ئەو ئاگرانەی کە بە قووەتن
دێن ئاگرەکان تۆزە خەفیف بکەن هەتا بتوانن ئەو تیمەکانی کە سەر زەوینە زوو فریای ئاگرەکە بکەن بکوژن. لە ڕووی کەرەستە و تەکنیکەوە پێدەویستی بەردەستان چ لە ژماری فڕۆکەکان یان فڕۆکەوانەکان ژماری پێویستان لە بەردەستە هەمووەمانە یان نەخی پێداویستی دیکەی زیاترتانەوێ ئێوە. طبعا ئەگەر پێداویستەکان ئەگەر بێتەوە هەر ئیشتێکی باشتر بێ پێویست پێویداویستیش هەیە. بەس ئێستا تیمەکانی ئێمە دابش کراینە بە سەرسێ محافزەی دهۆک و هەولێر و سلێمانی کە ئەوانەش لای خۆیانەوە دەتوانن لەگەر تیمەکانی بەرگری شارستانی لە دهۆک و سلێمانی تەنسیقی تەواویان هەیە کە بتوان ئاگرەکەی بکوژنەوە. ئێمە توانایمان هەیە نوع کۆپتەرێکمان هەیە ڕەنگی سۆرە نوع کۆپتەرێک هەیە ڕەنگی شینە ئەو قابلیەتیەی کە ئاگر دەکوژێنەوە دەتوانین بیا ئاگر بکوژن کۆپتەرەکانی سۆرن بۆیە زۆربەی ئاگرەکان کە دەبینن سۆرن لەبەر ئەوەیە کە قابلیەتی ئاگرکوژینەوە لەو نوع کۆپتەرانەی هەیە. هەندێک کەرەسی پێویستان بەردەستە فڕۆکە و فڕۆکەوانی پێویستان هەیە فڕۆکە و فڕۆکەوان ئێستا هەیە منی بە شێوەیەکی طبعا پێویستمان پێە پێویستمان بە داورات دەبی فڕۆکەوان دروست بکەین پێویستمان بە کۆپتەر دەبیتی جۆرەکانی باشتر کۆپتەر هەنا بۆ ئاگرکوژنەوە. ئێستا سیستمەکە زیاتر پێشکەوتوتر لە دنیا هاتیە کە دەتوانن بە دەرمانی CO2 کە دەرمانی ئاگرکوژینەوەیە یان نازم تایبەتی خۆیان هەیە بەوانە دەکوژێتەوە. سەرەکەم لەو فڕۆکەی پشتی جەنابەت فڕۆکەی سۆر بۆ ئاگرکوژەنەوە تاسن فڕۆکێکی پێشکەوتووە یان لەمانە مۆدلی زۆر بەرزتر هەیە بە زمانی خەڵق قساکەم بۆی باش لێمان تێبگەن فڕۆکەی پێشکەوتوتر هەیە لەوەی کە لە بەردەستی جەنابەت. طبعا ئەو فڕۆکەکانە زۆر نونە لە ساڵەکانی وە بزانم 2015 کراینە فڕۆکەکان ساعتەکانیان زۆر هەر بە نوێی کراینە قابلیەتێکی هەیە جارێک جار زۆریان هەیە یعنی دەتوانێت ئەوە تاکە کۆپتەرەکە لە دنیاە کە دەتوانێت هەوشێوەیە خۆی بریندی بکاتن یعنی ئەو هەندە پەوەری زۆرە. ئەگەر بوو نمونە بین جۆرە کۆپتەرێک بینین لەوانەیە وەک خۆی ناتوانانی هەڵبگیری بەس ئەمە تاکە کۆپتەرەکە لە دنیای دەتوانین باسی بکەین دەتوانێت وەک خۆی هەڵبگیری قابلیەتەکەی زۆر بەقواتە پاوەری زۆر باشە منوڤەرەکان لە ڕووی منوڤەرش دەتوانێت زۆر سوودی لێ ببینین چونکە قابلیەتیەوەی زۆر زیاترە لە کۆپتەرەکانی ئەوانەیە کە دەبینی ترانسپۆرتەرن یان ئەوانەی کە نەقلی ئەشخاص دەکەن نەقلی VIPەکان دەکەن بەس ئەو نوع تایبەت بۆ ئیش کرایە. هەموو ساڵێک لە مانگی 6ەوە دەست بە ئامادەکاریەکانی خۆمن چونکە زۆربەی ئاگرەکان لە مانگی 6 و 7 و 8 و 9 دەکرێت لە مانگی 6 پێش بیدایەتی مانگەش ئامادەکاری کاملمان دەکەن ڕۆژانە دوو جۆرەی کۆپتەرمان حاضر دەکەن بە کامل ستافەوە ڕۆژانە حاضرە بەس دەبینی هەندێک جاران درەنگانی شەو تەلەفۆن دەکەن لە بۆ ئاگری بە شەو ناکرێت بە شەو ئەم سڵی کە هەر دەگری نێزیکەی 360 لیتر ئاوە زۆر قورسە لەبەر هەوایەکە بە شەو ناکرێ ویشتە بەس بە ڕۆژ دەتوانین یارمەتیان بدەین هەموو ئامادەکارێکی لەگەر برانیشتە بەرگری شارستانی ماشەڵا ئەوانەش تەواو ئاگاداری ئەوەندە لەگەر ئێمە پێکەوە ئیشمان کرد طبعاً ئێمە یەک لە فەنیەکان لەگەرەوانە تعلیماتیان دەدا بەس ئەوانە ماشەڵا خۆیان زۆر شارەزا بووینە. بە پێی ئامارێکی بەرگری شارستانی پارێزگای هەولێر تا کۆتایی مانگی 5 ئەم ساڵ 625 حاڵەتی ئاگرکەوتنەوە هەبووە. ئەمێ پێتان بڵێم هۆکارەکان چی بوون؟ 290 حاڵەت بەهۆی کارەباوە بووە 20 حاڵەت بەهۆی غازەوە 63 حاڵەت کەم تەرخەمی بووە 7 حاڵەتیان بەهۆی فڕێدانی جگەرەوە بووە 4 حاڵەت بەهۆی نەوتەوە بووە 6 حاڵەت بەهۆی بانزینەوە بووە 20 حاڵەتیش بەهۆی یاری منداڵانەوە 61 حاڵەتیش هۆکارەکانیان نادیار بووە. لە ئەنجامی ئەو 400 حاڵەتی ئاگرکەوتنەوەیە دەکەس گیانیان لە دەستداوە 47 کەس بریندار بوون 61 کەسیش لەلایەن تیمەکانەوە ڕزگار کراون. بە تەنیا لە 5 مانگی ڕابردوودا 21 دۆنم گەنم و 91 دۆنم پوش و پەلاش و 15 باخچەی جۆرا جۆریش سوتاون. زیارەکانیش بە بڕی پارە بریتی بووە لە زیاتر لە 2 ملیار و 200 ملیۆن دینار. هەر پەیوەست بەو بابەتە لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەولێر وەرکشۆپێک بۆ ئەفسەران بەڕێوە دەچێت کە تێیدا نوێترین تەکنیکەکانی کۆنتڕۆڵکردنی ئاگر باز دەکرێت کە چۆن بەرپرسان و تیم لیدەرەکان سەلامەتی خۆیان و دەروبەرەکانیان بپارێزن. لە 2016 49 کارمەندی بەرگری شارستانی ئەمریکا لە جەنگەڵێکا سووتان
باشترین کۆماندەری وێڵفاری تیا بوو ئاگرەکێویەکان بەداخۆ ئێستا شتێ دروست بووە بۆ بابەتی سێفتی چۆنەکە کاتێک ئاگرەکەی دەگاتە سەر تۆ دا ئەنیشێت تەنها هەڵیەدا وەکو چەترێک وەکو خێوەتێک تا ئاگرەکە بە خێرایەک لە خێرایەکان تێپەڕێت. لێرین لە سنتەری وەرگرتنی پەیوەندیەکان ڕۆژانە پەیوەندی جۆرە جۆر دەکرێت لێرەوە تیمەکان ڕێک دەخرێن بۆ ئەوەی بچنە سەر ئەو ڕووداوانەی پەیوەندیان بە بەرگری شارستانیەوە هەیە. زانیاریەکانەوەمان پێ دەڵێن زۆرترین ڕێژەی ئاگرکەوتنەوە بە مەبەست لە دارستان و کوش و پاوانەکان بەردراون. سووتانی سروشت و سووتانی باخچە و ئاگری بە ئەنقەست لەم دوو ساڵەی ڕابردوو بەڕاستی ڕێژەکە بەرز بۆتەوە بە ئەم قەست هەڵمەتێکیان هەیە دەستێژینگە بە خەڵکەڵێن کە مەیسووتێنە ئەو بە ئەم قەستە بوو ینی ئێوە بەچی گەیشتون کە هەستەکەن ئەمە دەستێکی ئەم قەست بێت. خۆی زۆربەی ڕووداوەکان کە ئێستا وەرزی گەرمایە لە یەکی پێنجەوە ئێمە پلانی خۆمانمان هەیە ئەو پلانانە جیاوازم پلانی وەرزی دروێنەمان هەیە و ناو شاریشمان هەیە وەرزی دروێنە پەرێز ئەو گەنمجۆی و تەبارەی هەیە کە دەسووتێت ئەمە لەلایەک بە نسبەت ناوشار ئەمە زیاتر سەدانەوەتی بە ڕێژەی سەدانەوەت سووتانی بە ئەنقەستە هاوڵاتیان خۆیان ئاگر لە پوش و پەلاش بەردەدەن دواتر لە کۆنتترۆلیان دەردەچێت و زیانێکی زۆر مادیش دەکەوێتەوە دارستانی کەس نەزان کە سوتا ساڵی پارسوتا بێگومان دارێکی زۆر کە چەندین ساڵە حکوومەتی هەرێم خزمەتی دەکات بۆ ئەوەی ئەم دارستانە جوان بێت و ژینگەی شار فێنک بێت کەم تەرخەمی گەشتیارێکی عەرەب وای کرد بەشێکی زۆری ئەم دارستانە بسووتێ پاشان لایەنە پەیوەندیدارەکان ڕێگایان کرد کە ئۆتۆمۆبیل زیاد لە پێش نەچێتە ناو دارستانەکە بەڵام هەڵەیەکیشیان کرد من با پێ درێم هەڵەی ئێستا ئەگەر بە دارستانی کەس نەزانە ئاگر بگرێ ئۆتۆمبیلی بەرگری شارستانی ناتانی بچێت و هەروەها تانکەرەکانی کشت و کاڵیش بە هەمان شێوە ناتوانن بچن ئاودانی دارەکان بکەن بۆ لەبەرەوەی ساتریان دروست کردووە ڕێگەکان هەمووی داخست و ئەی ئەگە ئاگرێک بێ ئێمە چۆن بچین ئەو کەسێک کە ئەم پلانە دادنێ نابێت ڕاوێژ بەلایەنە پەیوەندیدارەکان بکات دوو هێڵی گەرممان هەیە وەکو بەرگری شارستانی ژمارە 115 ژمارە 125 کە بە مۆبایل ڕاستەوخۆ لێ دەدرێت تا بە ڕێزەمان کە مۆبایلەکەی بەدەستەوەی ژمارە 115 125 هەیە بە هەمان شێوە هێڵێکی تریشمان هەیە 125 ئەمە سەیتەرەی بەرگری شارستانیە لە بۆ ناوشار و بۆ دەرەوەی شاری شار ڕووداوەکە بێ کە هاوڵاتی پەیوەندی دەکە لێرە ئەو بنکەی سنووری جوگرافی شوێنی ڕووداوە ئەلێرەوە دەردەکرێت بۆ سەر ڕووداوەکە لێرەوەیان نێرن بەڵێ لێرەوە هۆشیاری خەڵک چۆنە بینیمان پەیوەندیە کرێ من بەڕاستی ناوڕۆکەکەی نازانیم من جەنابە لەبەرەوەی لە گفتوگویاین هۆشیاری خەڵک چۆنە لە ئاگادارکردنەوەتان دواتر لە شوێنی ئاگرکەوتنەوە کە هاوکاری تیمەکانتان بن هێندە نزیک نەبنەوە کە زیان بەخۆیان و بە تیمەکانی ئێوەش بگا هۆشیاری خەڵک چۆنە و پەیامتان چۆنە بۆیان وەکو دووە پرسیار بەڵێ بەڕاستی گرفتێکی زۆر گەورەیە بۆ ئێمە ئەو کارمەندانەی کە 24 کاتژمێر لە ئەرکن شەوان بە تایبەتی زۆرترین ژمارە تەلەفۆن پەیوەندیان پێوە دەکرێت بەشتی سیر ینی ڕووداو نییە بەس بۆ ئەوەی هێڵەکە مەشغول بکەن بۆ نمونە ئەڵێ ئەو کارمەنداش لە ئێشگری ڕابردووی 2 ساعت کاتژمێر دوو شەو پەیوەندێکمان پێوە کرات پێم دەڕێ فەیسبوکەکەم سوتاوە وەرن بیژم فەیسبوکەکەم سوتاوە وا دیارە بەزمی تیکتۆک و تەلەفۆنی هەڵا بەشێک لە کارمەندانی وەرگرتنی پەیوەندیەکانی تەواو بێزار کردووە حالەتی وایە سعات دوو شێوە سێ شێوە تەلەفۆن دەکاتن دەڵێتن فیوزی کارەبامان برایە فیوزەکەمان لوریدەوە باگر کوژێنەوە بەڵێ بە 115 تەلەفۆن دەکات ئەڵێ فیوزی کارەباکە 115 نام لە بۆ تیکتۆ شتی لە بۆ قەشبراتی نام لە ویشانە دەکاتن هیوادارم ئەو خەڵکەیە ئەو ژمارانە بەڕاست و دروستی لێ بدەن لە بۆ کێشەیەکەیە لە ژمارە لێدانەکانە بەڵێ لەبەرەوەی هەمووی کۆدی هەیە ئێستاکە چاری مانگ دەکات ڕۆژی هەینی ئەو کەمپەی لە دۆچی ئاگریگرت زۆری تەلەفۆنەکان لە بۆ ئێمە دەهات زۆری هەمووی لە بۆمەدا دەگو کاکە کەمپی شاری ئاگریگرت دەمان کاکە ژای ئەوکانە هەولێرە 062 115 لێ بدە
یان 062 دۆ کۆدی دۆ بەڵێ یان 0 کۆدی سلێمانی زۆر جار لێوێن دەش لە بۆمان دێت تەلەفۆن لە سلێمانیش بەڵێ لە بۆ ئێوکانە دێتن دەرین کاکە ژیان 0 کۆدەکەی خۆتانە ئەو 115 لێدا بۆ ئێوە ئەی کەرکووک چەنە کەرکووک 0 لەگەڵ تیمێکی پۆلیسی دارستانی هەولێر دەچینە دارستانەکانی کەس نەزان کەوا لە ساڵی ڕابردوودا ئاگری تێبەردرا بەشێک لە دارەکان ژیاونەتەوە و هەندێکی دیکەشیان سووتان بە جۆرێک ئازاری داون لەو بەرجی خەمە دەرنەچوون. بۆ هەڕووداوەکانی سووتانمان زیاد ئەبن ساڵانە بەبرچاومانە چەندین پوش و پاوان و دارستان ئەسووتێن زۆر ئیزراعاتی هەندە ڕێوچی دەگرینە بەرێ مەسەلەن هەندە ڕێوچتی ناو غاباتە سرەکیەکان کە ڕدەگرین ینی قەدەغە دەکەین و قەپات دەکەین تەوعیەی زیاتر دەدەینە خەرچی ئەم دارانەی دەوروبەرمانە بینین هەندێکی کە سوتاون هەندێکی ژیاوەتەوە باشە ئەوە تا لەسەری سەوز بۆتەوە بەڵام هەندێکی جارێ نەژیاوەتەوە بینین لە دیمەنەکانیش دەرەکەوێ چه هەستێک بۆ جەنابەت دروست دەکات طبعاً ئەوە کە هەر کەسێک ینی نەک ئەمن هەر کەسێک کە بێرە دابێت کە ئەو مەنزەرەی دەبینی ینی پێی خۆشە کە کەس کاتێکی تەوا بە بەرچاوی بکەوی بەس بەداخەوە لە حالەتی سوتانی مەسەلەن هەندێک بە خۆتان دەبینین ئێستا ینی ئەگە سەوزایی بی ئەوە دڵخۆشکارە لەو هەموو ساڵاوە خزمەتیان کراوە و هەر دارێک عمری 12 سارە لە هەڵەکی گچکەی مەسەلەن خاصە تەنچینی هەرزەکارەکان پابندینە ئەگەر نا تا حەدەچی خەرگ ئێستا هۆشداریەکی باشی تاوای وەرگرتێ لە ژینگەی هەر بە تەنیاش لە 10 ساڵی ڕابردوودا ئامارەکانی بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیسی دارستان و ژینگەی هەرێمی کوردستان پێمان دەڵێن سووتان و دەڕبڕینی دەستکرد و سروشتی بریتی بووە لە 9182 دۆنم زەوی سوتاو 5490 بڕینی داری دەستکرد 7892 بڕینی داری سروشتی بە تەنیاش لە ساڵی 2020 و لەگەڵ بوونی کۆرۆنا و کەرەنتینەشدا 49905 دۆنم دارستان و پوش و پاوەناگری گرتووە. ئێرە سەیرانگایە بە تایبەت لە بەهاراندا بەڵام دیارە دوای بەهار دەبێتە وێرانە جێگەی فرێدانی پاشماوی سەیرانکەران و ئەو کەسانی دیکەیە کەوا بۆ خواردنەوەی مادە کحولیەکان ڕووی تێدەکەن بەو جۆرەش کاوەلی دەکەن. پاربەستانی داتای 2020 49905 دۆنم پوش و پاوان سوتاوە بە شێوەیەکی گشتی زۆربەی سوتانەکانیش مرۆڤن 1970 مرۆڤە هۆکارەکان چین هۆکارەکان مرۆڤن 1990 پێ بدم 1990 هۆکارەکان مرۆڤ چییە؟ سەتادەیەکەی تریە بردومان و شەڕ لە کوردستان ئەوم بۆ باسکە ئێستا لە کوردستان بەو 7 ساڵی ئاخریم داتایەکمان هەیە کە باس سوتانەکەن 91182 دۆنم لە کوردستان بەهۆی بردومانی شەڕی حدودی ئێران و تورکیا بەهۆی بردومانەکان 91182 دۆنم زەوی سوتاوە لەو ناوچانە کە چێمە لە ماوەی 7 ساڵە ئەو 8 ساڵی کە بە 7 ساڵی کە باسەکەم 1 ملیۆن دۆنم پوش و پاوان داستامانی پوش و پاوان و دەغڕودانی شەگرێتەوە کە باسوستانەکەم دەغڕودانەکانی شتیە بۆ ئاگاداری گشت هاوڵاتیان لە شوێنێکە پرۆژەیەک دروستەکرێ بەهۆی دروستکردنی پرۆژەی مۆنومنتی ئەنفالکراوان و ئامادەکردنی شوێنێکی گونجاو کە لە ئاست پێشوازیکردن لە میوانان و زیارەتکارانی ئەم مەزارگە پیرۆزە بێ لەلایەنی جێبەجێکاری ئەم پرۆژەیە لەژێر چاودێری لیژنێکی پەیوەندیدار بە ناچاری هەڵدەستێ بە بڕینەوەی 46 داری سروشتی کە کەوتونەتە شوێنی پرۆژەکە بەڵام لە بەرامبەر ئەم کارە نەخوازراوە لەسەر بڕیاری بەڕێز جەنابی مەلا مستەفا بارزانی کوڕی جەنابی سەرۆک بارزانی لە بەرامبەر هەڵگرتنی هەردارێک 100 داری تر لە جۆری تو دەچێنرێتەوە کە سەرجەمیان دەبنە 4600 دار باتە لەسەرەوە چیە؟ قسەمە تاوە 100 هاتەمە بەم گوتم دا ئەو سەتی چاندەوە بە پێی تۆژینەوەکان لە 25 تا لە 130 هۆکاری سووتانی دارستانەکان فڕێدانی جگەرەیە جیالەوەش پلاستیکی جێما و لە بەرتیشی هەتاو ئاگر دروست دەکات دەستەی ژینگە لە پاڵ هەڵمەتی مەیسووتێنە جارێکی دیکە دووپاتی دەکەنەوە کە بوونی دادگایان دادوەری تایبەت بە کەیسە ژینگەیەکان ێجگار گرنگە بۆ ئەوان. ئێمە لە دەستی پاراستن و چاکردنی ژینگە لە ماوەی ڕابە تایبەتی لە مانجی 10 ساڵی ڕابردوو بە نووسراوی فەرمی و بە پەیوەندی ڕاستەوخۆش لەگەڵ وەزارەتی عەدل داوای ئەومان کردێکەوە دادگایەکی ژینگەی تایبەت بە یەکلاکردنەوەی کەیسە ژینگەیەکان لە هەرێمی کوردستان دروست بکرێ ئەگەریش مەسەلەن نەکرا و ڕێکاری زۆری پێویست بلانی کەم دادوەرێک هەبێتن وەکەوەی کێساکە لە عێراقیش هەیە لە هەرێمی کوردستان بەڵێ بۆ ئەوی کەیسە ژینگەیەکان یەکلای بکاتەوە چکە ئەگەر سیر بکەی لە ئێستادا ینی ئەو بابلین ئەوەی کە ژینگە ڕوبەڕوویە بێتەوە لەسەر پێچیکردن تێپەڕ هەڵپاچینی ساڵە نەمان پێویستەوە هەروەها
ئاگربەندی ساڵانەمان پێویستانی بە بەردەوامی ئاگربەند هەبی بۆی ئاگر ئەگەر کەوتەوەش کەمترین زیانی هەبێتن واروها پێویستە چاودێری زیاتر بۆ ئەو شوێنە دابین بکەن و ساڵانە هەڵمەتی سەوزکردن وەکو تعویزکردنەوەیەک بۆ ئەو ڕێژەیە کا ساڵانە بەهۆی ئاگرەوە چکە ئاگرکەوتنەوە دیاردەیەکە لە دنیا هەیە بەڕاستی هەرچەندە دیاردەیەکی زۆر ترسناک و با بڵێن ماروێرانکەرە بەڵام لە دنیادا ئاگرکەوتنەوە هەیە. لە هەرێمی کوردستان بە پێی داتاکانی وەزارەتی کشتتوکاڵی هەرێم 2,500,000 دۆنم دارستانی سروشتی هەیە و 35,000 دۆنم دارستانی دەستکردیش بوونیان هەیە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا لە ئیدارەی ڕاپەڕیند و کارمەندی بەرگری شارستانی لە کاتی هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرێک بەشێک لە جەستەیان سووتا. ئایا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چه هۆشداریەک دراوە بەو کەسانی کەوا دەبنە هۆکاری سووتان و لە ناوبردنی ژینگە؟ بێگومان هەر کەسێک کە ببیتە هۆکارێک بۆ تێکدانی ژینگە بۆ پیسکردنی ژینگە بۆ وێرانکردنی ژینگە بۆ سووتاندنی ژینگە ئەمە لە ڕوانگەی شریعەتی ئاینی پیرۆزی ئیسلام گوناحبارە و تاوانێک کە بەرامبەر بە ئینسانیەت بەرامبەر بە ژینگە بەرامبەر بە کۆمەلگا ئەنجامیەدا. بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام پێمانەڵێت کە ئەرچی ئێمە لە سەرزەوی ئاوەدانکردنەوەیە گەشە پێدانە هاوکاربوونە لەوەی بتوانین ژینگەی خۆمان بەرەو پێش ببین نەخوا نەخواستە تێکی بدەین یا پێسی بکەین. کە گوناه و تاوانە چ قاڵبێکی تاوان یعنی بۆ نمونە سزاکەی چیە بۆ کەسێکە ژینگەکەی خۆی بەدەستی خۆی سووتێنێ لەبەرەوەی گیان لە وەرانی تریژە ئەو ژینگەیە لەبەرەوە یان لە ناویانە بە لەبەرەوەی ژینگە بە شێوەیەکی گشتی ئەچێتە چوارچێوەی مافی خەڵک حەق و ناس ئەمەش لە ئاینی پیرۆزی ئیسلامدا حەقێکی گەورەیە مافێکی گەورەیە هەر کەسێک ئەگەر دەست درێژی بکە یاخود حەقی خەڵک بشێوێنی کە ژینگە بەشێکە لەو حەقا ئەوە بەپێی شریعەتی ئیسلام و بەپێی مەبادی شریعەت تاوانێکی گەورەی ئەنجام داوە و کارێکی حەڕامی کردووە و لە هەمان کاتدا بەپێی شریعەتی ئیسلام ئەبیتە زامن لەو کارەی کە کردیەتی جا چ بەمەزبیت چ بێمە بەزبی کەواتە زیان گەیاندن بە ژینگە یا سووتاندنی دارستان و درەخت و چێلگەکان بەڕاستی ئەمە لە شریعەتی ئیسلام تاوانێکی گەورەیە بە هیچ شێوەیەک جێگەی لە ئاینی پیرۆزی ئیسلام نابیتەوە. زیانەکانی سووتان کارەساتن بۆ ژینگە و کاریگەری لەسەر بەرزبوونەوەی پلەی گەرما و زیادبوونی دۆنەکسودی کاربۆن هەیە هەروەک تێکچوونی ئاوسەنگی ژینگە و ڕوتانەوەی زەوی و بە بیابانبوونی زەوی و بە هەڵمبوونی ئاوی ژێر زەویش یەکێکن لە کێشەکانی دیکە دەبێتە لە ناوچوونی هەمە زۆری زیندەوەران. بۆردی ڕێکخراو ژینگەیەکان لە هەولێر دەڵێن هێشتا یاسا ناتوانێت خەڵکانێک هۆشیار بکاتەوە لەوەی بڕینە و سووتان ئەنجام نەدەن. خەڵکێک بە هیچ جۆرێک نبینی ئامادە بێت جگەرێک بە نەکوژاوی هەڵباتە سەر فەرش و ماڵەکەی خۆی یا ماڵەکەی خۆی ئەگەر تێبەربە بەڵام ئاساییە لە جامی ئۆتۆمبیلەکەی و هەڵیباتە دەرەوە بە تایبەتی لە وەرزی هاوین و گەرما و زیادبوونی پوش و پەڵاشە هەزناکی خەڵک ژینگەکە بە ماڵی خۆی نازانێ بێزگە لەو چوارچێوی چەند مەتریکە خۆی تیاژی پێی وایە ئەوی تر ماڵی ئەو نیۆ نابێ بیپارێزێ هەموو خەڵکیش نابێ گومان ئەوەی لەسەر ڕێکخراوە ژینگەیەکانە زیاتر بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیە و بڵاوکردنەوەی بڕوشوری تایبەت بە پاراستنی ژینگەیە کە بڵاو دەکرێتەوە ئەوەکەی تریشدانی پەیوەندیدارە بە شێوەیەکی باشتر مامەڵە لەگەڵ ئەو پرسە بکاتن بۆ ئەوەی لەو ناوچانە پۆلیسی ژینگە تەواجودی هەبیتن بۆ ئەوەی هەر کەسێک کە بانقەست ئەو کارە دەکاتن دەستگیر بکرێتن یاخود پێبژاردننی پێ بکرێتن ئەگەر یاسایەکە تونند و تۆڵبی بۆ خۆ دەزانی کەس ناتوانێت زاتی ئەوە ناکاتن پێشێلی یاسا بکات. بە پێی یاسا هیچ کەس بووی نییە زەوییان دارستان بسووتێنێ هۆکاری بنەڕەتی بۆ پەیدابوونی ئاگر دەگەڕێتەوە بۆ سووتانی بە مەبەست یان لە کاتی سەیرانیکردندا ئاگر لە دوای خۆیان جێدەهێڵن یان جگەرە و پاشماوی نێرگەلە بەجێ دەهێڵن لە ناو دارستان و پوش و باواندا. سەرۆکی بەشی زانست و تەندروستی ژینگە لە کۆلێجی زانستی زانکۆی سەلاحەدین پێشنیازی خۆی بۆ ڕێگریکردن لە سووتان دەخاتە ڕوو. سووتانی ئەو دارستانانە واتە سووتانی کەسێک کە تەمەنی 50 ساڵە 30 ساڵە 40 ساڵە کە ئێمە لای کاتا دەیسووتێنین و لە ناوی دەبین لە هەمان کاتیشدا ئێمە دەبێت شتێشتریشمان لە یاد بیتن سووتانی دارێک یاخود کوشتنی دارێک بریتە لە سووتانی ژینگەیەکی تەواو کە بریتە یەکەم دارەکە لە ناوچوو دووەم دار خۆی لە خۆیدا ئیکۆسیستێمێکی تەواوە بۆ جۆرەها زیندەوەر واتە جۆرەها زیندەوەر لە ژێر خاکەکەی لە لای لەسەر ڕێگەکەی بە هەمان شێوە لەسەر دارەکە سوودی لێوەردەگرن لە هەمان کاتیشدا ئێمەی مرۆڤ کە هەر دارێک ساڵانە دەتوانین بەشی سێم کەس تەنها ئۆکسسیژینمان بۆ دروست دەکە واتە ئێمە ئۆکسسیژینمان نەهێش دروست بیت بۆ مرۆڤ.
لەگەڵ هەموو ئەوانێشدا کەسانی ژینگە دۆست و هەموو ئەوانی دەیانەوێت لە ناوجەرگەی ڕەشایی و تاریکیدا نەمامێک بچێننەوە نەفرەت لە تاریکی بکەن کەم نین هەرچەندە لە ماوەی ڕابردوودا پارێزگای سلێمانی ڕوبەڕووی لێشاوێکی گەوری سووتانی بە مەبەستی دارستانەکان و زەویە بە نرخەکان بۆتەوە بۆ مەبەستی کەسی و بازرگانی تایبەتی. ساڵای ڕابردوو لە ڕۆژی لەدایکبوونمدا هەوڵمەیە کە کۆمەڵی نەمام لە چەند باخێکی بەجێما و چەند شوێنێکی بەجێمای ناو شارە دابچێنم بەڵام ساڵ کە بینیم چیای گویژە بۆ شێوەیە گڕی گرتبوو هەوڵما کۆمەڵێک نەمان بێنم لێرە بیهێنم لێرە لەگەڵم هاوڕیانی کە هاتوون هەرێکە لای خوان جوو دەکات و ماندووە بن لەگەڵ چاندی نەمامەکانە. لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا لە 150 دارستانەکان لە هەرێمی کوردستان و عێراقدا لە ناوچوون لە نەوەتەکانی سەدەی ڕابردوو 10 ملیار تۆن دوانەوەکسیدی کاربۆن لە ناو هەوادا بوون بەڵام ئێستا بۆ 50 ملیار تۆن بەرز بۆتەوە.